ڕووداوەکانی کوشتن لە کوردستان لە حاڵەتەوە بوونەتە دیاردا. ڕۆژێک کەسێک لەسەر فولایت دەکوژرێت، ڕۆژێکی دیکە لەسەر دەمەقاڵێ و ڕۆژێکی دیکەش لەسەر ڕژانی چۆڕێک بەنزین. هەواڵیش دێت کە کەسێک تەواوی خێزانەکەی کۆمەڵکوش کردووە. بەردەستبوونی چەک بۆ خەڵکی ئاسایی زیادبوونی تاوانەکانی کوشتنی لێکەوتوتەوە کە بۆتە هۆکارێک بۆ تێکدانی ئاسایشی کۆمەلگا و دروستبوونی دوژمنایەتی. بەو پێی زۆرێک لە تاوانەکانی کوشتن و کێشە کۆمەڵایەتیەکان بەهۆی ئاسانی دەستگەیشتن بە چەکەوە ڕوودەدەن. دیاردەی چەکی بێمۆڵەت وەک برینێکی قوڵ لە جەستەی کۆمەڵگەی کوردیدا ماوەتەوە و بووەتە هۆکارێکی سەرەکی بۆ هەڵکشانی توند و تیژی. بە جۆرێک بە ئاسانی چەک لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا دەست دەکەوێت و لە بۆنە و ئاهەنگەکانیشدا بەکاردەهێنرێت کە زۆر جار دەبێتە هۆی ڕووداوی دڵتەسێن و کارەساتبار. هەرچەندە هەڵگرتنی چەکی نایاسایی هۆکارێکە بۆ زیادبوونی تاوانەکانی کوشتن، بەڵام هاوکات بەکارهێنانی نەشیاوی چەکی یاسایی و مۆڵەت پێدراویش بەشێکی گەورەی کێشەکەیە. بەو پێی بەشێک لە تاوانەکانی تەقەکردن و کوشتن بەو چەکانە ئەنجام دەدرێن کە چەکی دەوڵەت و مۆڵەت پێدراون. پەسپۆڕان و چاودێران هۆشداری دەدەن کە بوونی چەک لە ماڵەکاندا تەنانەت لەلایەن ئەندامانی هێزە ئەمنیەکانیشەوە لە دوای کاتی دەوام مەترسیەکی گەورەیە و زۆرینەی ڕووداوەکانی کوشتن و تەقەکردنیش بە چەکە یاسایی و فەرمیەکان دەکرێت. ئەمەش پێویستی دەکات لەسەر حکوومەت کە سنوورێک بۆ هەڵگرتنی چەکی یاسایی لە ماڵەکاندا و بەکارهێنانی لەلایەن ئەندامانی ئەو هێزەوە لە یەکلایکردنەوەی کێشە تایبەتی و کەسیەکاندا دابنێت. بەڵام دەسەڵات ئەوەندەی بیر و خەمی لە پاراستنی کوسیەکەیدایە، نیوهێندەش بیری لە پەروەردەکردنی کۆمەڵگە و چەک داماڵیندا نییە. بگرە لە کاتی بۆنە و هەڵبژاردنەکاندا چەک وەک دیاری دەبەخشنەوە. بە پێی ئامارێکی وەزارەتی ناوخۆی هەرێم کە لە 30 تەمووزی 2023 بڵاو کراوەتەوە، زیاتر لە 17,000 چەکی بێمۆڵەت دەستیان بەسەردا گیراوە کە بریتی بوون لە هەزاران دەمانچە و کڵاشینکۆف و بڕێکی زۆر فیشک. جگە لە بازاڕە ئاشکرا و نیەنەکان، تۆڕە کۆمەڵاتەکانیش بوونەتە سەکۆیەک بۆ ڕێکلامکردن و کڕین و فرۆشتنی چەک. بەهۆی خەمساردی دەسەڵاتدارانیش هەر هاوڵاتێکی ئاسایی دەتوانێت دەستی بە چەک بگات. ماوەی چەند ساڵێکیشە بەهۆی ڕاگررتنی دامەزاندنی گەنجانی زانکۆ و پەیمانگاکان بە پێی پسپۆرە جیاوازیەکانیان لە کەرتی گشتی، حەزبەکانی دەسەڵات دەستیان داوەتە دامەزراندن لە ڕیزی هێزە ئەمنیە جۆراجۆرەکان. هەزاران گەنجیش بەهۆی نەبوونی هەلی کارەوە بە ناچاری مل لەو ڕێگەیە دەنێن. هاوشانی ئەم دۆخەش چارەسەر نەکردنی کێشەکان لە دادگاکان و داڵەدانی بکوژان و تۆمەتباران دەرفەتی بۆ تونتویجیشی بە جۆرێک زیاد کردووە کە ڕۆژ و مانگ نییە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕووداوێکی دڵدەسێن و سامناک و کارەساتبار نەبیستن.